السلام عليكم. حسمان کرد کە سەگی بێلانە لە سنووری چەمچەماڵە زۆرە. بیرۆکەیەکمان کردەوە کە ئەو سەگانە کە برسیانە هەر نەبێ بڕە خۆراکێکیان پێ بگەێنین. ئەو بڕە خۆراکەش لە ڕێی مریش فرۆشەکانەوە یاخود لە ڕێی قەسابەکانەوە هاوکاریمانەکەن. ئێمە دێن بۆ لای ئەمان ئەوان کەلەی سەری مریشکەکان یاخود بەز و سەرەباڵ و ئەمانە خەڵک جێ هەیە لێرە. ئێمەش لێرە ئەوان ئەماندنێ کۆی ئەەکەینەوە و گەێنینە ئەو سنوورە ئەدێنە ئەو سەگانەی کە لەوێ برسیانە. ئامانجمان ئەوەیە ڕێگری بکەین لەم سەگانە نەچنە ناو شارەوە. ئامانجی دووەمیشمان ئەوەیە ببێتە هاندەرێک سەگی ناو شار بێنینە دەرەوەی شار. ئێمە هەر خۆمان بە بنەماڵە لە ناو خێزانەکەی خۆمانە ڕۆژانە هاوکاری هەموو باڵندەکانەکەین، تەنانەت پشیلا، تەنانەت چۆلەگا، تەنانەت باڵندەکان لە ماڵ ئێمە ڕۆژانە دان و ئاویانە دەینێ. لە گەرمایەکا بوو لە چلەی هاوی نابوو تەماشام کرد کۆمەڵی سەگاتنەتە بەر دەرگاکەی ئێمە. کاتێ لە ئاوم بۆیان برد سێرم کرد زۆر تونیان بوو پێویستیان بە خۆراک بوو. لەو کاتەوە دەستم پێ کرد و خواردنمدا پێیان ئەو سەگانەی کە لە گەڕێکی خۆمان بوون بوومە ئامانجێک کە ئەو سەگانە بە دوای منەوە بێن بۆ ئێرە. ئەو سەگانەی گەڕێکی خۆشمان گشتیانم هێناوە بۆ ئێرە. وەکو ئەوەش کە من ئەم کارە چۆن ئەەکەم باوەڕ و قەنەعەتان بێ. من ڕۆژانە کە کاتێک دەم و بەیانە لە کاتی بەیانە مقەبا کۆکەینەوە هەتا سەعاتی یەک جار وایە سێ کاروان مقەبا کۆکەینەوە بە سیارەکە لەگەڵ خۆمانە ئەیهێنین لەو جێگایە ئەیفرۆشینەوە بەنزینی پێدابینەکەین بۆ سیارەکەمان کە لەوانەیە 1000 کیلۆ مقەبا 5000 بکە.